شتەکان زۆر وازحن دەستکاری سنوورەکان بە هیچ شێوەیەک نە ئەمریکا نە نەتۆ یەکگرتوەکان نە ئیتحادیە ئەوروپی نە دەوڵەتی ئیقلیمی و هەرێمیەکان قبوڵی ناکەن ئەوەی کوردستان ئەنجام دەدرێ نەخێرەکە نە نەخێر بۆ ڕیفراندۆم نە بەڵێ بۆ ڕیفراندۆم نە ئەنجامدانی ڕیفراندۆم نە نەکردنی ڕیفراندۆم هیچ پەیوەندەشی بەسەر بەخۆی کوردستان نیە لەبەرەوەی هیچ قیمەت و ئەرزشی یاسای نێودەوڵەتی نییە بۆیە کردنی نەکردنی هەروەها بەڵێ یان نەخێری بە هیچ شێوازێک پەیوەندی بەسەر بەخۆی کوردستان نییە ئەوە تەنات سەواشەکردنی خەڵکە و هیچی تر دەوڵەت بۆ چییە؟ دەوڵەت بۆ ئاڵایە لە نەتەوە یەکگرتوەکان بۆ دراوە لە ناوخۆ بۆی مامەڵێشی دیبلۆماسی لەگەڵ بکرێ سەفیر و قونسڵت هەبێ لە وڵاتان ئەگەرە تو دەوڵەتێک ڕابگەینی ئەوانەت هیچ نەبێ کەواتە کوا دەوڵەت بەڕاستی ئەوە تەنها خۆڵکردنە چاوی خەڵکی و هەڵخەڵاتنانی خەڵکیە خەڵکێکی ئێستا بەڕاستی لە کوردستان باش تێگەیشتووە تەنها هەوڵدانە بۆ ڕووپۆشکردنی ئەو شکستەیەک لە دوایەکانی کەوا حزبی دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی ئەنجامی دەن بۆ ئەو شکستە ئابووری و سیاسی و دیبلۆماسی و کێشە ناوخۆییەکانی خۆیان پێ چارەسەر بکەن. بەڵێ دکتۆر با بڵێن وتمان هەموو ئەم لایەنانە دەش بە ڕفراندۆمن ئەگەر ڕفراندۆم بکرێت بۆ سربەخۆیی پێ وایە هەڵوێستی ئەمریکا چییە بێت هەڵوێستی وڵاتانی ئەوروپی چییە بێ بەرامبەر با هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد خۆی هەڵوێستی ئەمریکا و وڵاتانی ئیقلیمی زۆر وازوح و ئاشکرایە دەڵێ ئەو ڕێگای ڕفراندۆم گرتانە بەر ڕێگایەکی هەڵەیە بە زووتری کات لی پەشیما بنەوە هەروەها ئێمە بە نەتیجەی ڕیفراندۆمەکە بە هیچ شێوەیەک ڕەزامەند نابین کەواتە بە زمانی دیبلۆماسی لەوە زیاتر چی بگوترێ